دوای ئەوەی 5 ساڵ لە ماڵەوە بووم و تەخەڕوجم کرد لە 2014 تەخەڕوجم کرد ئیتر 2010 بوو بیرم کردەوە ئەم دوکانە دانێم بە هاوکاری براکەم ینی پاڵپشتێکی زۆرم بوو لەگەڵ خوشکەکەمە بیرۆکەم دوکانەمان بۆ هات و دامنا و ئێستا زۆر مرتاحم لەخوا بەزیادە و بژێوی ژیانی خۆم لەسەرە و یارمەتی ماڵیشەوە دەم اینجا هەلی کاریشم ڕەخسانە بۆ هەندێک خزمی خۆم و تر سپاس بۆخوا تووشی هیچ کێشەیەکیش نەبووم تا ئێستا زۆربەی مشتریەکانم پیاون ینی ژنیشیە لەخوا بەزیابێ ینی زۆر باشانی هیچ کێشەیەکمەوە هەتا 12 ڕۆژی وایە نۆی کەمەوە هەر بەپێی مشتری و کات و ئەو شتانی شەوانە تا سعات 12 شەو دوکانم هەیە بەڵام من خۆم بە ڕۆژایم شاگردەکەم بە شەوایە هەر کاتێک بۆم بگونجێ من بە شەوایم ئەو بە ڕۆژ بەڕاستی گوزارەکە گوزارێکی زۆر خۆشیانی هەموو وەکو خوشک و برا تەعامل دەکەینەوە نیە بڵێ ئەو وایە ئەو وایە ئەو کچە ئەو پڕە ئەو نازان من هەست بەوە ناکەم وەکو خۆم هەر کەسێ بتوانێت و ماڵەوە هاوکاری بێ هەموو کەسێ ناتوانێت هەموو ئیشێ بکە ئەگەر تۆ ماڵەوە هاوکاری نەبن ناتوان ئیش بکە هەر کەسێ ئەزانێ ماڵەوە هاوکاریە هیوادارم ئیشی خۆی بەدەست بێنە چونکە هیچ شتێ وەکو ئەوە نیە خۆ هەوڵی لەگەڵا بێ Apple is